ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ ئازیزانم لە هەرکوێگەن، جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. زۆربەی زۆری بنەما و ئەحکامەکانی پەرستشی ئێمە کە لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم پێمان گەیشتووە بریتی بوون یا ئەتوانین بڵێن لەو عیبادەتە تاکە کەسی و پەرستشە تاکە کەسیانەوە وەرگیراون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێو ماڵی خۆیدا بە بەرچاوی خێزانەکانیە و بە تایبەتتر خاتو عایشەوە ئەنجامی داون وەکو شەو نوێژ و سنەتەکانی دیکە. بە جۆرێکە خاتو عایشە شەوێک ڕوخساری لە نور چووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبینێ ئەوەندە جوانە لەبەر خۆیەوە ئەم شیعرەش دەڵێ دەفەرمێ لە میسرێ گەر بیستبایان ئەو دەمی وەسفی جەماڵی تۆ لە بۆ کڕینی یوسف بە بێشک نەیان دەدا پارە. ئەگەر ئەوەی لۆمەی زوڵەیخایان دەکرد ئەمیان بدی باە لە باتی دەست بڕین جەرگ و دڵی خۆیان دەکرد پارە. مەبەستمەوە یەکەوە پەرستش و عیبادەتەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ماڵەوە کردوونی بوونەتە بنەمایەکی گرنگ بۆ ئێمە. ئێمە لە مەڵقەی بەرنامەکەماندا باس لە چۆنێتی ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکانەکەین لە نێو ماڵدا بە تایبەت لە ئێستادا کە عیبادەتە دەستە جەمعیەکانی مزگەوت نەماون. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحموود محەممەد زانای ئاینیمان کردووە کە لە شاری سۆرانەوە لەگەڵمان دەبێت ڕاستەوخۆ دەچمە سۆران. جەنابی مامۆستا سڵاوی خوات لێبێ، سپاس بەوە دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە لەو پرسیارەوە دەست پێ دەکەم. عیبادەتەکانی نێوماڵ چۆن ڕێک بخرێن و چۆنێتی ئەنجامدانیان ئەگەر بۆ ئێمە و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان براستي عبادة خوای جل جلاله هل بنا عبادة أما يدرس كرد وكذا فرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. براستي ما بستو أمان جهرة جورة لبنا ودرس كردني جنو مروفدا أو بوا كعبادة خواب كان. بەڕاستی خوا پەرستی بەتایبەتی لە ماڵدا خاڵێکی زۆر گرنگە کە باوک و دایک بەڕاستی پێوە هەستن. خۆشەویستی نێوان تاکەکانی خێزان پتە دەکاتن و هەروەها وا دەکاتن ماڵەکە ماڵێکی خوایبی بە ماڵی موسڵمان قبول بکرێتن وەلای خوا ئەو خێزانە خۆشەویست بێتن. ئەو خێزانە بەختەوەری و بەرەکەت و ڕەحمەتی خوایدا بەسەردا بارێتن، فریشتەکانی ڕەحمەت ڕووی تێ بکەن و شەیتانەکان لێ دوورکەونەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جوانەکە فەرموویەتی لا تجعلوا بيوتكم مقابر، ماڵەکانتان مەکەن بە گۆڕستان. بەڵێ ئەو ماڵی عیبادەتی خوای لێ ناکرێ، نوێژ لێ ناکرێ، شەو نوێژ لێ ناکرێ، قورئانی لێ ناخوێندرێتن، ئەو ماڵە گۆڕستانە لەلایانی پەروەردەیەوە، لەلایانیەوە خواپەرستیەوە لە زۆربەی بوارەکانی ژیانەی وەک گۆڕستانە خەڵکەکەی بە مردوو حیسابن نەک بە زیندوو. کەواتە مامۆستا ئەو عیبادەتانەی کە ئێمە لەم کاتەدا بە ناچارانە لە مزگەوتەکانەوە هێناومانەتەوە ماڵەکان هەر لە نوێژی جومعە و تا فەرزەکانی دیکەوە کاریگەری هەیە لە ئاراستەکردنێکی دروست و پەروەردەکردنێکی باشی خێزانەکاندا؟ بەڵێ گەر خێزانەکان بیانوێ ئەم کاتە جوانە، ئەم دەرفەتە جوانە، ئەممانەوە لە ماڵ کە دەست بەتاڵی بەڕاستی دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی دایک و باوک بەگشتی و موسڵمانان بەگشتی بۆ خۆیان سوودی لێوەربگرن و استثماری بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قورئانی پیرۆز کە ئێمەیان پەروەردە کردووە ناوی بڵێن ئێمە چۆن ئەم کاتانە بەسەر بەرین. بەداخەوە خەڵکێک هەیە دەڵێت نازانم من چی بکەم، شتی والە نییە لە ژیانی موسڵماندا کاتی فەراغ نییە. بزان خوای جەلە جەلالو پێمان دەفەرمێ عیبادەت تەنها لە مزگەوت نییە، عیبادەت تەنها لە دانیشتن نییە، لە خەوتن نییە، لە شەونێژ نییە. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ئەوانەی یادی خوا دەکەن، ذکری خوا دەکەن بە دانیشتن بە پێوە لە کاتی درێژبوون و ورد دەبنەوە، بیر دەکەنەوە لە دروستبوونی زەوی و ئاسمانەکان،
جا ئەو کاتە کە گەورەی خوایان بۆ بەدیار دەکەوێ ئەو کاتە دەڵێن خوددایە سوبحانەک ئەی چەند پاک و بێگەردی ئەی چەند گەورەی خوددایە دەخوایە ئەی پەروەردگارە لە سزای ئاگر بمان پارێزە. بەڵێ خۆشەویستان بەڕێز بەو چەشنا موسڵمان دەبێ بیرکاتەوە دەقیقەی فەراغ لە ژیانیدا نەبێتن لە دانیشتنی لە ڕاستانی لە هەموو کات و ساتەکانی ژیانی زکری خوا بکاتن بەردەوام بێ لە زکری خوای و بەنا زکری خوا هێوێنی هەموو ژیانی بیتن. ئێستا هەرمانەوەشمان لە ماڵەوە دانیشتنمان لە ماڵەوە ئەوەش عیبادەتە ئەگەر بە مەرجێک زمانی خۆمان بگرین غەیبەت نەکەین زەرمان بۆ کەس نەبێ کە ئەوش ئاسان ئەمڕۆ دوور کەوتونێ لە زۆربەی شتێک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە ئەسحابە ڕێزەکان پرسیاری لێ کرد فەرمووی یا ڕەسوڵ الله دوای ئەوەی کە واجباتم جێبەجێ کرد شتێکم پێ بڵێ ئەگەر بیکەم خوای گەورە بمباتە بەهەشت. فەرمووی ئەمر بە مەعروف بکە، فەرمووی ئەگەر نەمتوانی فەرمووی نەهی لە مونکەر بکە، فەرمووی ئەگەر نەمتوانی فەرمووی ئەگەر سنعەتێک کارێک دەزانی خەڵکێک فێرکە، فەرمووی ئەگەر هیچ شتێکم نەزانی فەرمووی زەرەر و زیان بوو کەس نەبێ خوای گەورە لێت خۆش دەبێ. ئەنی کەواتە دانیشتن بە چەشنێک بە شێوەیەک ڕەفتارکردن زیانمان بە هیچ کەسێک نەبێ مای لێ خۆشببوونی خوددایە بە عیبادەت حیسابە. ئەمڕۆ کە ئێمە لە ماڵی داین بەڕاستی لە ماڵەوە پێویستە بە خۆدا بینەوە بیر بکەینەوە تەفەکوڕ ساعەتین خەیر من عیبادەتی 60 سەنە وەکو لە هەندێک ئەسەر هاتووە بیرکردنەوە لە عەزەمەتی خوا لە گەورەی خوا لە قیامەت لە بەهەشت لە جەهەنەم لە ڕابردووی خۆمان لە گەورەی خوددا بیرکردنەوە 1 سەعات باشتر لە عیبادەتی 6 ساڵ. یان جوانترین عیبادەت و خواپەرستی بیرکردنەوە لەخوا لە خۆمان برسین. ئەمڕۆ کەمای ئەوەی لە خۆمان برسین بۆ ئێمە لە ماڵین خوای رب العالمین چه حکمتێکی دەبێت لە دەست دابێ بۆ ئێمە. ئەم ڤایرۆسە کە ئێمە 500 ملیۆن جار لە ئەو گەورەترین یان 5 ملیۆن لەو ئەو گەورەترین ئەم ڤایرۆسە چێیە بۆ وا دەکات؟ ئەم ڤایرۆسە چێیە زانکۆکانی جیهانی داخست، دەستگاکانی جیهانی داخست، بازاڕەکانی جیهانی داخست، کۆمپانیا زەبەلەحەکانی داخست، مرۆڤایەتی لە ژوورەوە کردووە. هەر 5 کیشوەر هەمووی هەراسان بووە، خەڵک هەموو لێ دەترسێ، ڕاگەیاندەکانی هەموو مەشغوڵ کردیە. چێ ناردوێت؟ دەبێ بۆ وابیتم دوا ڕۆژی چ بێ بۆ خۆمان دانەنیشین بیر لە خۆمان بکەینەوە. بەڵ ئەگەر بیر بکەینەوە بە جوانیە بیر لە مەخلوقاتی خوا بکەینەوە بیر لە خۆمان بکەینەوە خۆمان ئامادە بکەین ئەو خواپەرستی خۆشەویستان بۆ خواپەرستی زۆرە لە ماڵەوە و ئەو یەکێک لە زۆرەکانی خواپەرستیە کە بیر لە بوونەوەرەکانی خوا بکەیەوە و بیر لە دەسەڵاتی خوای رب العالمین بکەیەوە. مامۆستا چۆن سوود لەم دەرفەت و کاتە وەربگرین؟ جەنابەت فەرمووت کە پێویستە ئێمە هەلە بقۆزینەوە تا بتوانین زۆرترین زۆری عیبادەت و پەرستشەکانی تیا کۆ بکەینەوە هاوشێوەی خەرمانێک. ئێمە چۆن سوود لەم دەرفەتە وەربگرین؟ شێوازی سوود وەرگرتنەکە شێوازی عیبادەتەکان چۆنی ئەگەر تاکێک بێوێ لە خێزانی خۆیەوە دەست پێ بکە کامەیە و میکانیزم و شێوازەی کە پێویستە بیگرێتە بەر؟ یەکەمی شت لە نوێژەکانمان دەست پێ بکەین. بەڕاستی زۆر مسلمان هەیە باڵەحای ساڵە نوێژ دەکا بەڵام کۆمەڵێک هەڵی لە نوێژەکانی ئەسحابەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نوێژی کرد هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم سەلامی کرد. پێغەمبەری خوا فەرمووی دوای سەلام وەڵامدانەوە فەرمووی بڕۆ نوێژ بکە نوێژت نەکردووە. تا 3000 ئەم ئەسحابە بەڕێزە نوێژی دەکرد و داهاتەوە خزمەت پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا سەلامی جواب دا و دەی فەرمووی بڕۆ نوێژەکەت بکە تۆ نوێژت نەکردیە. جا گوتی یا ڕەسوڵ الله والله لەوە زیاتر نازانم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرە نوێژێکی دروستی کرد. تەن ئێمە لە ئێمە فاتحەکەی غەڵەتە، تەن لە ئێمە لە سزە و ڕکوع پەلە دەکاتن وەک کەڵەشێر دەن و لە گەنم بداتن بە خێرایی نەسەز دەکەیتەوە و نەڕکوعەکەیتەوە. چەند لە ئێمە تەمەشا بکەین ئەرکانەکانی نوێژ دەزانی، واجبات و مەرجەکانی نوێژ دەزانیتن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بیر لەوە بکەینەوە ئەوەل ما يسأل عنه العبد يوم القيامة الصلاة. بڕین ئێمە لەو ماوەی ئەو مانگەی کە لە ژوورۆ دەبین یەکەم پرسیاری ڕۆژی قیامەت لێمان دەپرسێتەوە دەربارەی نوێژەکانە
ئایا نوێژەکانمان دروستە؟ ئایا چ لە مێژە نوێژەکان دەکات نوێژەکانمان قبوڵە؟ پێویستە بەخۆ دابینەوە و نوێژەکانمان ڕاست بکەینەوە و پاشان دایک و باو بۆ نابنە مسلمانێکی باش. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی بوخاری مسلم پێمان دەفەرمێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه، مسلمانی هەر باش لە ئێوە ئەو مسلمانەیە خۆی فێرە قورئانی پیرۆز دەکا و مسلمانانیش فێر دەکا و خەڵکی تریش فێر دەکا. دەورە دانیش لەگەڵ کوڕەکەی خۆت، لەگەڵ کچەکەی خۆت، لەگەڵ خێزانی خۆت فێرە قورئانی پیرۆزیان بکە، فێرە قورئانی پیرۆزیان بکە، نامەی خۆیان پێ بناسێنە، سوڕەتەکانی قورئانی پیرۆزیان پێ بناسێنە. ئەگەر هەموو قورئانیش ختم نەکەن دەتوانیت دەرفەت وەرگری، جزوێک بخوێنی، چەند سوڕەتێک بخوێنی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەی هەیە لەبارەی ئەوەی کە ڕزگاری لە ڕۆژی قیامەت لەگەڵ قورئانی پیرۆزە. الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة. پێیان بڵێن کوڕی شیرینم، کچی شیرینم، والله خۆشم دەمەوێت لە ڕۆژی قیامەتیش ئەو خێزانە جوانە بەیەکەوە بین، وەرە لەگەڵ قورئانی پیرۆز دۆست بە، قورئان شەفاعەتمان بۆ دەکا. وەرە چەند ڕۆژێک ڕۆژی سونەت بگرین، ڕۆژی سونەت شەفاعەتمان بۆ دەکا، ڕۆژی هەروەکو ڕۆژی ڕەمەزان شەفاعەتمان بۆ دەکا. کەواتە لە ڕاستکردنەوەی نوێژەکان، لە پابەندبوون بە نوێژەکان، هەروها لەوەی لە قورئانی پیرۆزەوە دەست پێ بکەین. بەڕاستی نەمانی قورئان بەرەکەت نالیتن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اقرأوا سورة البقرة فإن أخذها بركة وإن تركها حسرة. دەفەرمێ ئێوە پابەند بن بە خوێندنەوەی سوورەتی البەقەرە کە بەڕاستی پابەندبوون و زۆر خوێندنەوەی بەرەکەتە، بەرەکەتی قورئان. بەڵە قورئان هەمووی بەرەکەتە، هەمووی خێرە، هەمووی خۆشیە. فإن أخذها بركة. بەرەکەتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیوی بۆ خۆمانی لێ بەشکەین. دوای نوێژەکان ماڵەکانمان بە قورئانی پیرۆز جوانکەین، بە قورئانی پیرۆز بڕازێنینەوە کە بەڕاستی واسێنە لە سوورەتی بەقەرە شەیتان دێنێتە ماڵەوە. زۆر باش مامۆستا. خۆشەویستان، ئەو هەڵە و کەم و کورتیانەی کە ئێمە لە عیبادەت و پەرستشەکانە ڕۆژانە ئەنجام دەین و بە خۆشمانی نازانین، ئایا خوێندنەوەی کتێبەکانی تەفسیر بۆ تێگەشتن لە قورئانی پیرۆز، ئەو کتێبانەی کە دەربارەی فقه و پرسوڕاوێژن دەربارەی ئەحکامەکانی نوێژ، یا خوێندنەوەی سیرە و ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە لە ماڵەوە کە ئێستا زۆر ماڵ هەیە کە کتێبەکانی بواری ئاینی تێدان، ئایا ئەمانەش دەچنە چوارچێوەی پەرستش و عیبادەتەکانەوە؟ بەسم وایە شارەزابوون لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەفسیری قورئان، لە ئەحکام و یاساکانی نوێژ بە عیبادەت و پەرستش بۆ مرۆڤ ئەژمارەکرێن تا مرۆڤ ئێستا سەرقاڵ بێ پێیانەوە و هەڵە و کەموکرتەکانیشی ڕاست بکاتەوە؟ بەڵێ هەرچی مسلمان لە ژیانی خۆیدا بەنێتی خەربیکە بە عیبادەت حسابە، حتا کە لە ماڵەوە دانیشتی کە ئیطاعەی خوا و پێغەمبەری خوا دەکەی و جێبەجێکردنی فەرمانەکانی وەزارەتی تەندروستی، جێبەجێکردنی ڕێنمایەکان کە لە ئولول ئەمرەوە وەرگرتیە، ئەوەش هەر بە تاعات حسابە، بە عیبادەت حسابە. ئەنی کە لە ماڵەوە دانیشتونە نامانەوێت خۆمان نەخۆشکەوین، نامانەوێت خێزارمان نەخۆشکەوی، نامانەوێت خەڵک بۆ هەیە ئێمەوە توش نەخۆشی بی، ئەوە عیبادەتە. دوایە پێداچوونەوەی نوێژەکانمان، پێداچوونەوەی قورئان، خوێندنەوەی کتێبەکان بەڕاستی بەرەکەتێک دروست دەکات لە ژیانی ئینسان و مرۆڤ نوێ دەکاتەوە. و خوێندنەوەی کتابی فقه، کتێبی حەدیث، ئەوانە بەڕاستی زانایان بە عیبادەتیان داناوە. زانایانی سەلەف حتا لە بۆ لاچوونی موسیبەت لە کاتی ناخۆشەکان حەدیثەکانی بوخاریان دەخیندەوە، بوخاریان ختم دەکرد جگە لە قورئانی پیرۆز بەنێتی شیفا، بەنێتی لاچوونی بەڵاو موسیبەت. بەڵێ خوێندنەوەی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خوێندنەوەی کتێبی فقهی، بەڵێ عیبادەتە، هیچ گومان لەوەی دانیە کە بەخوا پەرستن حسابە. و ڕاستکردنەوەی هەڵەکان جوانترین شتە کە ئینسان هەڵەکانی خۆی لە نوێژ، هەڵەکانی خۆی لە عیبادەت بتوانێت ڕاست بکاتەوە کە بەختەوەری قیامەتی پێوە ڕەبدا. لەلایەکترەوە خوێندنەوەی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و خوێندنەوە گوێدانی ژیانی زانایان و پیاوچاکان و ساڵحانی ئومەتە
بەڕاستی قوتابخانەیەکی پەروەردەیە گەردەمانەیە بە جوانی منداڵەکانمان پەروەردە بکەین خۆمان پەروەردە بکەین بەڕاستی خوێندنەوەی ژیانی زانایان و لە ژیانی پێغەمبەرانەوە سڵات و سلامی خۆیان لەسەر بێ لە ژیانی ئەسحاب بەڕێزەکانەوە لە ژیانی پیاوە بلیمەتەکان بەڕاستی پەروەردەکردنە و قوتابخانەیەکی جوانی پەروەردەیە بۆ ئەوەی ئینسان فێرە عیبادەت بێ فێرە خواناسی بێ فێرە ئازایەتی بێ فێرە بەخشین بێ فێرە کردەوەی چاک بێتن. زۆر باشە بەڵێم خۆشەویستان ئێوە یازیز و خۆشەویستیش لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنانی کە ئێستا هاوکارانمان لەسەر شاشەی پێیان پێش چاویەوەی دەخەن دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن بەڵام تکایە ئەگەر بتوانن لە چوارچێوەی تەوەرەکەدا کە باز لە چۆنێتی ئەنجامدانی پەرستشەکان لە نێو ماڵەکاندا بەتابەت لەم سەردەمی کەرنتینێدا پرسیارەکانتان چڕ بکەنەوە و پرسیارەکان لەو تەوەرەیەدا بن زۆر سپاسدانەکەم. بەڵێ مامۆستاگیان بێگومان لە ئێستادا خەڵک بەهۆی نەبوونی جوڵە و چوونە دەرەوە لەوە چێ بەس ئیشی بووەتەوەی کە ئەخوات و ئەخەوێ و واتە پشوێکی باشی هەیە بۆ ئەوەی زاڵ بین بەسەر قەڵەوی و زیادبوونی کێشماندا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوویەتە سنەتێکی باش بۆ ئومەتەکەی کە لە 13 مانگی عەرەبی و 15 مانگی عەرەبی و لە دووشەمە و پێنجشەمانە باشە بۆ مرۆڤ کە بە ڕۆژوو بێ تا چەند پێویستە ئێمە ڕەچاوی ئەمە بکەین هەم بۆ تەندروستی خۆمان هەم بۆ ئەوەی زیاتر خێزانەکەمان بەرەو خێزانێکی پەروەردەی بەرین تەزکیەی نەفسی خۆمان بکەین ڕۆژوو وەکو یەکێک لە پەرستشە گرنگەکانی یانی پیرۆزی ئیسلام بۆ ئەم کاتە کە هەم ئیسراحەتین هەم لە ماڵەوەین چە خێر و پاداشت و گەورەی و پێگەیەکی هەیە. یەکەمی شت بۆ خوشکانی بەڕێز بە تایبەتی پەیامەکەم زیاتر ئاڕاستی ئەوان دەکەم بەڕاستی دایک لە ناو خێزاندا ڕوڕێکی زۆر گەورەی هەیە خوشکانی بەڕێز بەڕاستی دەتوانن زیاتر کاریگەریان لەسەر منداڵەکانی هەبێتن وەکو دایکانی ئیماندارن وەکو خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەفتار بکەن لە عیبادەت ماندوو نەبن شل نەبن سارد نەبنەوە. چەند جوانە ئیمام موسلیم ڕەحمەتی خوای لێ لە سەحیح خۆی بۆمان دەجێڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان بەیانی زوو لە ماڵ دەرچوو دیتی زوێریەی خێزانی لەسەر بەرماڵ خەریکی تاعاتی خوایە خەریکی عیبادەت و ذکرە پێش نیوەڕۆکە گەڕاوە دیتی زوێریە هەر لە جێگای خۆی دانیشتووە فەرمووی ئەی زوێریە لەو کاتەوە ڕۆژم تا هاتمەوە تۆ خەریکی ذکر و عیبادەتی فەرمووی بەڵێ پێغەمبەری خوا ئەهات چەند جوانە ئینسان سارد نەبێتەوە تەنبەڵی نەیگرێتن هەر 10 دقیقەیەک سبحان الله تەسبیحاتێکی کرد بەبێ مێشی لابێتن و ماندوو بیتن پێویستە ذکری خوا زۆر بکاتن. ئەبوو هورەیرە ڕەحمەتی خوای لێ دەفەرمێن ڕۆژانە 12,000 جار تەسبیحاتم دەکرد وەستەبارەت بە ڕۆژوو بەڕاستی بە ڕۆژوو بوون زۆر شتێکی گرنگە هەم لە لایەنی جەستەوە هەم لە لایەنی ڕوحەوە. تەماشا بکەین پێغەمبەرانی خوا سڵات و سلامی خوای لەسەر بێ زۆر گرنگیان پێداوە و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە هەمان زۆر باش مامۆستاگیان دەچمە هەولێر پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک جەمال لە هەولێر. کاک جەمال سڵاوی خوات لێبێ فەرموو جەنابتان چیتان هەیە بۆ تەوەری بەرنامەکەم. سڵاوی خوای لە جەنابت و لەو بەڕێزەکەوە میوانی بەڕێزە دەستخۆشی لێ دەکەم لە بەرنامەکەت و زۆر بەخێراتی مامۆستای بەڕێزش دەکەم. وەڵام من یەک پرسیارم لە مامۆستای هەیە ئایا مامۆستای بەڕێز کەسێک کە ئێستا لەو دنیاە کەس گوناهبار دەبێت کەوا مەسەلەن لە سعودیا خەڵک تەواتی پێ ناکرێت لێ منعیان کردووە نوێژ بە جەماعەت ناکرێت لە زۆربەی دەوڵەتانی ئیسلامی ئەو دەوڵەتانەی کە مەسەلەن مزگەوتی تێدایە ئەوەی تێدایە نایڵێن خەڵک بە کۆمەڵ نوێژ بکە ئایا کەسێک لەوانە گوناهبار دەبێت ئەوە یەک. دوو هەندێک کەس وا زۆر دەبێژن یعنی زۆر قسە دەکەن یعنی بەڵام قسەکانیان نابێژن وا دەزانن ئینسان گوناهبار دەبێت کە نەچێتە مزگەوت نوێژی بە جەماعەت نەکا. ئەوە پرسیارێک مامۆستای بەڕێز. پرسیاری دووەم هەر لە دێر زەمانەوە وا بزانم ئەو ئێوارێک لە تەلەڤیزیۆنی پەیام نیشاندرا کە لە ساڵەکانی 565 و 558 و ئەوانە حەج نەکراوە لەبەر هۆی لافا و لەبەر هۆی شەڕ و ئاژاوە ئەو شتانە کەواتە مامۆستای بەڕێز بەڕای دەلابیشت و بەڕای هەموو زانایانی موسڵمانیش نابێت کەسێک لەو مەودای گوناهبار بێ کەواتە دەبێ ئێمە لە ماڵەکەی خۆمان بمێنینەوە کە ماشینەوە دوو قازانی زۆر باز دەکەین کاک ڕیاض
یەکەم شت ئەوەی خۆی بە مسلمان دەزانێ ئەوەی خۆی بە ئینسانی دڵسۆزی ئیسلام دەزانێ لە غەیبەت دوورکەوتەوە بەڕای من ئەوە ڕای منە چونکە قەڵەباغی دروست نەبوو کە قەڵەباغی دروست نەبێ ئەمن غەیبەتی جەنابەت ناکەم جەنابەت غەیبەتی فلان ناکەی لەگەڵ ڕێزە حورمەتم بۆ جەنابت بۆ مامۆستای بەڕێز زۆر سپاس ئینشاءڵڵا وەڵامت بۆ وەرەگرم کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە فەرموو کاک عەبدوڕەحمان مامۆستا بەڵێ قوربان نەزانم بە خۆت بە خۆی زروفی ئەو کەرەنتینەی بەێ لە ماڵەوە نوێژی بە جەماعەت دەکەیت بەڵێ کە نوێژ بە جەماعەت دەکەی چار پێنج کوڕمە یعنی زارۆیە چار کوڕم پێنج زارۆیە شەش یعنی لە گەرم دەبن حاصل مەسەلە خێزانیشم لە گەرم دەکاتن نوێژمان لەگەر دەکات طبعا دەرێ جەماعەت بە تەنیابی دروست نییە ئەم لە تنیش خێزانەکەم ڕاوەستن احتیاجیە ببوورە پرسیارەکە گەت ئەوەی بڕگەی ئاخری دووبارەکەیتەوە نوێژی بە جەماعەت دەکەی بەڵێ ساعت پێنج کەسی مەسەلەن پێنج زارۆی هەشت کەسی خێزانیشم لە گەرمان دەکات نوێژەکە بە جەماعەت بەڵێ یعنی هەموو کوڕ ئەوەی خۆ من مەسەلەن بەڵێ محرممان لەگەر نیە یعنی هەمووی ئەوەی کوڕ هەمووتان مەحرەمی یەکن وەکوڵێ باڵێ مەبەستەوەی جەنابەت پرسیارەوەکەی کە ئایا ئیشکالی هەیە خێزان و کچەکان لەگەڵتان نوێژ بکەنیانە بەزەبن مەسەلەن بەجار دەبینی خێزانەکەم بە تەنیا نوێژ دەکاتن زۆر باشە یەک لە کوڕەکان لەگەری ڕابۆسیتن ئەوە سوالە پرسیارش کەسمەیە لە زەحمەت نەوی بەڵێ دەرێ شەعبان پازدە و پاشی پازدەی ڕەمە ڕۆژی بگری دروست نییە بەس هەیە مەسەلەن پێنجشەمان و شەم و پێنجشەمان بە ڕۆژ دەبێتن ئایا دروستە یعنی پاش پازدەش بە ڕۆژ بێتن بەڵێ بکاتە ینی ئەم پێنجشەمەی کە کەوتۆتە 16 شەعبانەوە مەبەستە دەمەیە ئەوەی دواتی زۆر باشە قوربان ئینشاءڵڵا وەڵامت بۆ وەرەگرم شیارش خەشێ دەکرێ بکەم بەڵێ فەرموو زمانیش ئەمە بە جەماعەت دەکەین زمعەکەش بە جەماعەت دەکەین تۆزێک بای خۆم تەقریباً قورئانم دەبەرەو من سوورەتێکی قورئانیان بۆ شیرەکەمە بۆ منداڵەکانی خۆم یعنی ئەوەی یەکەم نوێژەکەی دەکەین بە جەماعەت تەقریباً 6 کەس 7 کەس دەردەچین دروستە دروست زۆر باشە ئینشاءڵڵا نوێژی جمعەش بە جەماعەت دەیکەن ئینشاءڵڵا وەڵامت بۆ وەرەگرمەوە هاوکاران زۆر سپاس هاوکاران مەگەر پێم بڵێن بەڵێ فەرموو هەڤاڵ لە ڕانیە کاک هەڤاڵ فەرموو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سلااو ڕێزم لەو مامۆستا هەیە زۆر سپاس. کاگە فاڵ لەگەڵ کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەیت و لە ڕێی مۆبایلەکەەوە قسە لەگەڵ ئێمە بکەی سپاس دەکەم. ئێستا باشە؟ بەڵێ فەرموو. بەڵێ وەڵی ئەم پرسیارەکەم بۆ مامۆستا هێبوو. بەڵێ فەرموو. پرسیارەکەمەوەیە من نوێژ دەکەم بەزغەرەت دەکەم هەرچەندی محاولە دەکەم فێر بم فێر نابم گوتم لەگەڵ مامۆستا وڵامدا تۆ زۆر مەمنونی دەبم فەرمووت کە نوێژەکەم دووبارەکەی تۆ پرسیارەکە چکۆ زۆر باش تێنەگەشتم. پرسیارەکەمەوەی من نوێژ دەکەم بەس هەندێکی غەرەت دەکەم گوتم بزانم ئایا کە بیکەم گوناحە یان هەر بیکەم بەردەوام لەسەر نوێژکردنەکەم نێچەنگ دەکەم نوێژکم وەرناگریت. هەڵە دەکەی لە نوێژەکە تا لە ئەنجامدانیا لە ڕوکنەکانیا. بەڵێ بەڵێ زۆر بەم غەرەتە دوازشم نینێ هەر دەشیکەم زۆر پێیان گوتی مەغەرەتی دەرم هەر دەیکەم مەزەگە مامۆستا پێمرە زۆر مەمنونیم. زۆر باشە ئینشاءڵڵا وەڵامت بۆ وەرەگرم کاگەفاڵ. بە قوربانم دەست خۆش. زۆر سپاس بۆ بەڕێستان. مامۆستا کێمان لەگەڵە بێ زەحمەت. ئەبوو یوسف لە گەرمیانم لەگەڵە کاک ئەبوو یوسف فەرموو. پێشێکی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر زۆر سپاس. ئەزێت نەبێت پرسیارێکمان لە مامۆستای بەڕێزەیە. بەڵێ. ئەگەر بکرێ وەڵامان بداتەوە مەمنونی هەبین. بەڵێ فەرموو. بۆ ڕۆژی مانگی ڕەمەزان ئینشەڵڵا تر نازانم ڕەتی بە تەوەرەگۆتانەوە هەیە یان نا خێزانەکەم بڵێن مناڵێکی بچووکمانەیە شیری دایکی خۆیە خوا ئەکرێت بە ڕۆژوو نەبێت دواتر بیداتەوە یان بە ڕۆژوو ببێت و بۆ مناڵەکە تەسیری نابێت
زۆر شیری دایکی خۆیەخوا. زۆر باشە ئینشاڵڵا وەڵامت بۆ وەرەگرمەوە. باوکی مەڕوە لە سۆران کۆتا پەیوەندی بەڵێ فەرموو باوکی مەڕوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بخيراتني ئەو میوانە خۆشەویستە دەکەم لەبەر خاتری خوای زۆر خۆشم دەوێت بەڕاستی. زۆر سپاس. ئینشاءالله خوای گەورە عەمری درێژ کە بۆ هەموو مسلمانان. ئامین ئینشاءالله. وەڵای من دوو پرسیارم هەبوو. بەڵێ فەرموو. یەکەمین پرسیارم ئەوەیە دڵنیامە هەر کەسێکی لەم زروفەی ئێستا ببەخشیت دڵنیامە ئەم بەڵایە لەسەر ئاتی هەر کەسی لە جێرەی توانای خۆی ئەگەر بە دەیەکیش بیت ئەوی هەر کەسێکی زۆر دوعاش بکە و یعنی بەدواداچونەی لە دوو ژیانی خۆی بکات کە ئێستا ئەمە بەڕاستی ئەمە یعنی جیرە دەبووینە ماڵەکەمان یعنی لەسەر لە ماڵی کابرا لە ماڵی خۆی غەیبەتیەکە ئەو غەیبەتی یەک یعنی بەڕاستی یعنی ئەم زمانە ئێمەی ڕوخاندووە ینی ئەگەر کەسێک یعنی لە گەڕەکێک یەک کەس قسەی باش بکە دە کەس قسەی خراپ بکە سبحان الله داچونێک لە ژیانەکەی خۆمان بکەین کاکە دەست خۆش تێکن خوای گەورە ئەو کەناڵی بپارێز. زۆر سپاس بۆ باوکی مەروە لە سۆران سپاس بۆ بەڕێستان مامۆستا باسی ئەوەی کردکە لە ئێستادا لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا کاک جەمال لە هەولێر ئەوەی پرسیکە خەڵکێکی زۆر هەتا تەوافی کەعبە دەرگای مزگەوتەکان لە وڵاتانی جیهانی ئیسلامی داخراون ئایا تاکەکان بەمە تاوانبارە بن گوناهیانەکەوێتە سەر کە بەڵێ نەخێر گوناهبار نابن چونکە لە هەموو وڵاتەکان لیژنەکانی فتووە لیژنەکانی باڵای فقهی ئیسلامی فتوایان داوە و بە فتووا ئەو شتە جێبەجێکراوە و ئیطاعی ئولی ئەمری خۆیان لە هەر کەس لە وڵاتی خۆی فەرمانی وڵاتی خۆی جێبەجێ دەکا کە زانایان و وەزارەتی تەندروستی و وەزارەت هەتا ڕێکخراوی تەندروستی جیهانیکەوە پێوە پابەدن و ئاینی ئیسلامیش یەکەم کەسە ینی دینی ئێمە شریعەتی ئێمە فوقهای ئیسلام یەکەم کەسن کە هەوڵیان داوە مسلمانان بپارێزن لە هەموو کارەساتەکان لێرەدا لەو فتوایش پاراستی مرۆڤی تێدایە لەوانەیە هەندێک مسلمان بە عاتیفە هەندێشتی سێر باز دەکەن بەڵام دینی عاتیفە نییە دینی عەقڵ و مەنتیق و زانست و زانیاریە کەس گوناهبار نابێتن بەڵام دەی بە خۆماندا بچینەوە کە خوا بۆ ئیمتیحانە گەورەمان دەکاتن و دوای ئیمتیحانە ئینشاءالله بەخێرتەوە بێ نەک بە شەڕتەوە بێ و دەرس و عیبرەتی لێوەربگرین. زۆر باشە کاک عەبدوڕەحمان لە هەولێر باز لەوە دەکا کە ئەوان 5-6 کەس لە ئەندامانی خێزانەکەی پێکەوە نوێژی جەماعەت دەکەن و کەسی نامەحرەمیش نیوە هەمویان ئەندامی خێزانەکانن لە خوشک و براو دایک و باوک بەڵام خێزانەکەی بە تەنیا نوێژەکە دەکا واتە لەوەچە دیدێکی وایان بۆ دروست بووە کە نابێژن لەگەڵەوانە وەکو چۆن نابێژن لە مزگەوت زۆر ئاسایی و زەماعەت کە خێزان دەیکە هەتا ژنومێر بەتەنها بن بەڵام ئەگەر ئافرەت لە ناو سەفدا بوو نابێتن دەبێ ئافرەت بەتەنێ بوەستیتن یعنی ئەگەر پیاو نوێژی کرد لەگەڵ پیاوی دووەم لە تەنیشتی ڕادەوەستێ مەئموم بەڵام ئافرەت لە پشتی ڕادەوەستێ ئەگەر ئامادەبووان کوڕوبرای خۆی بن بە هەمان شێوەیە نەخێت لە تەنیشتیان ڕناوەستی لە دوای ئەوان ڕادەوەستێتن. پرسیارێکی تری کرد کە بێگومان 13 و 14 و 15 مانگی شەعبانی پیرۆز تا چوارشەمە گەشت و پێنجشەمەش بووە 16 شەعبان باز لەوە دەکا کە زۆر کەس وتیانە 16 شەعبان دروست نییە بە ڕۆژوو بوونتیایە بەڵام لە هەمان کاتیشا سونەتەکەی پێغەمبەری خوای تیایە فەرمودەی پێغەمبەری بەڵێ فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەسەرە و تایبەتی لە مەذهبی شافعی زۆر تاکید لەسەر کردی ئیذا انتصف شعبان فلا تصوموه ئەگەر شەعبان لە نیوەی تێپەڕی ئیتر بە ڕۆژ مەبن ئەوە بۆ کەسانەی کە دووشەم و پێنجشەمان بە ڕۆژ نابن بەڵام ئەوەی کە دووشەمان و پێنجشەمان وەکو عادەت بەردەوام بە ڕۆژ دەبێ دەتوانێت دوای نیوەی شەعبانیش بە ڕۆژی بیتن زۆر ئاسایە یعنی ئەوەی قەرزارە دروستە لەوەی بە ڕۆژ بیان ئەوەی نەزری لەسەرە دروستە بە ڕۆژبی بەڵام ئەوانەی هیچ ڕۆژیان نەگرت لە دوای نیوەی شەعبانەوە دەست بە ڕۆژی بکەن مەکروها و یەوم شتەکیش ئەو ڕۆژەی کە دەڵێن ئایا ڕەمەزان نییە بڕیار لەسەر نەدووە ئەو حەرامە نابی بە ڕۆژی بن. زۆر باشە کاک هەڤاڵ لە ڕانیە باز لەوە دەکا بەهۆی زۆری هەڵەکردن لە نوێژەکەیە زۆر جار گەشتۆتە قەنەعەتێکەواز لە نوێژەکانیشی بێنێ و ئیدی نوێژ نەکە ڕێنمایی جەنابتان بۆ ئەمە چییە ئایا بۆن یەکەمیشت برای بەڕێزم نوێژ وازبێکە بە هیچ تەشنێک
تا مسلمان عقلی ما بێ هۆشی ما بێ لەسەر لا ناکەوێت و چەند لە فەرز و ڕوکنەکانی ناو نوێژ دەزانیتن دەبی جێبەجێیان بکە و بەردەوامیش دەبی هەوڵدا خۆی فێر بکاتن چووکە لەگەڵ تەمەنتا ئەمڕۆ فاتیحە نازوانین ببێ فاتیحە نوێژ بکە بەڵام بەیانی هەوڵدە فێرە فاتیحە بە ڕۆژێککە فێرە چە ڕوکنەچکە بە بەردەوام دەبی هەتا ئەو ڕوکنەی بە جوانی فێر دەبی ئەوە تەکلیفە لەسەر دەبی خۆتی فێرکەی بەڵام لەوەی کەم کوڕید هەیە ببێتە ئەوە کە نوێژنەکەی نەخێر دەبی نوێژەکەی خۆت هەر بکەی کە نوێژ لەسەر مسلمانی بەوەی لا ناسی کە کەم کوڕێکی تێدابی یان هەڵەیەکی تێدابی دەبی سەبر هەڵەکان ڕاستکەیەوە بۆ خۆت فێر بکەی و خۆت لەگەڵی لێ ڕابێنی خۆی بێگومان مامۆستاژ ئێستا لە کتێبخانەی کوردیە الحەمدولیلا سەدان سەرچاوەمان هەن کە باز لە نوێژێکی ڕێک و پێ بکەن حتا کتێبەکەی دەبێ بچ لای مامۆستای خۆی فێر بکە لای کەسێکی خوێندەوەڕ خۆی فێر بکە هەر کتێبەکەی ئیمامی ئەلبانی بەڕەحمەت بێ بۆ خۆی باشترین سەرچاوەیە کە وەسفی نوێژی پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم ئەبوو یوسف باز لەوە دەکا مناڵێکی شیرەخۆرەیان هەیە ئەگەر وان ڕۆژووی ڕەمەزانیش ئینشاءالله نزیک دەبێتەوە لێمان دەڵێ بۆ نمونە ئایا خێزانەکەی گوناهبار دەبێت لەوەی کە بە ڕۆژوو نەبێت لەبەر پاراستنی گیان و تەندروستی مناڵەکەی طبعی ئەوە یەک لەو کەسانێک کە خوای گەورە وەکو عوزر یعنی ڕوخسەتی پێداون ئافرەتی شیردەر ئافرەتی حامل ئەوانە ڕوخسەتیان پێدراوە بە ئیتفاق عولەمایی ئیسلام کە ئەوانە دەتوانن بۆیان هەیە بە ڕۆژی نەبن ئەگەریتیان یعنی ئافرەتی شیردەر دیتی منداڵەکەی زیانی پێدەگا یان بەخۆی زۆر بێتاقەت و بێتوانان دەبی کە شیری بداتە منداڵەکەی ئەو بۆ ڕۆژی نابی 2000 ڕۆژەکەی قەزا دەکاتەوە بەڵام ئەگەر لە ترسی خۆی بوو خۆی پێهەراستان دەبوو خۆی بێتاقەت دەبوو هەڵی فدیەی لەسەر نییە بەڵام ئەگەر بەس دەبەرخاتی منداڵەکەی بی لە مەزهەبی شافعی فدیەی دەکەوتە سەر بەڵام لە هەندێک مەزهەبی تریش هیچی لەسەر نییە زۆر باشە مامۆستا باس لە پێگەی یا فەزڵ و گەورەی شەو نوێژ بکەین جاران خەڵک بەهۆی ئەوەی دەیگوت بەیانی زوو دەوامم هەیە یا بە منە بە ڕۆژان ماندووە بم هەر سەر لە ئێوارە کە خەوم لێ دەکەوێت دی مەگەر بۆ نوێژی بەیانی خەبەرم بێتەوە بەڵام لە ئێستادا خەڵک نەچوونە دەرەوەی بەیانیانی زووی هەیە نەماندووبوونی ڕۆژیش بۆ ئەوەی کە زوو خەوی لێ بکەوێت شەو نوێژ چه پێگە و گەورەیەکی هەیە لە ئاینی ئێمەدا بە تایبەت لەم کاتی کەرنتینەیە تا چەند پێویستە مرۆی مسلمان پەیوەندی ڕوحی خۆی لەگەڵ خوای خۆیان لە ڕێی شەو نوێژەوە پتەوتر و قایمتر بکە بەڕاستی شەو نوێژ پێوەرە شەو نوێژ تەرازوی هەڵسەنگاندنی ئیماندارانە بەردەوامبوو لەسەر شەو نوێژ تەرازووەکە گەواهید لە بۆ دەدا کە تۆ بەرەو ساڵح بوونی یاننا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ هاتووە لە هەندێک فەرموودە دەفەرمێ عەلەیکم بصلاة الليل فإنه دأب الصالحين قبلكم يعني التزام بنوێژ شەو نوێژ بکەن خۆتان لێ ڕابین لەگەر شەو نوێژ بەتوندی پابەندی شەو نوێژ بن کە بەڕاستی عادەتی پیاوتاک و ساڵحانی پێش ئێوەیە کەواتە ئەوەی دەیەوێ بزانی ئایا دەرەجەی ساڵحینی هەیە لە مەقامی ساڵح بووندایە لە شەو نوێژەوە لە بۆ دیار دەکەویتن شەو نوێژ بەڵێ بەو چەشنەی پلەیەکی گەورەی هەیە بۆ بەرەکەتێکی گەورە بۆ خۆشەویستێکی گەورە بەناو خانەوادە و خێزان دەبەخشیتن ئەو کاتە پلەیەکی گەورەتر دەبەخشی ئەگەر ژن و مێرد هەردووچیان پەبەندی شەو نوێژ بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بەنسبەت پیا و بەنسبەت ئافرەتیش رحم الله رجلا يعني دەفەرمێ رحم الله امرأة ڕەحمەتی خوا لە پیاوێک بێ کە شەو هەرستەوە شەو نوێژ دەکا پاشان بانجی خێزانەکەی خۆی دەکات کە هەستی شەو نوێژی لەگەڵ بکە ئەگەر تەمبەڵی کرد نەیتوانی تەندڵۆپێک ئاو بە دەموچاویدا بکاتن و ڕەحمەتی خوا لەو ئافرەتە بێتن کە شەو نوێژ دەکا پاشان بانجی مێردەکەی دەکا بۆ شەو نوێژ ئەگەر تەمبەڵی کرد تەندڵۆپێک ئاو بە چاویدا دەکا وەگەر هەردووچیان بەیەکەوە شەو نوێژیان کرد خوای گەورە لە الذاکرین الله والذاکرات كثيرا حسابیان لەگەڵ دەکاتن ئەنی ئەو مەقامە گەورەیان داتێ کە لە قورئانیش خوای گەورە مەدحی کردوونە هەروها پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تەئکیدی کردو لە سەرمان کە شەو نوێژ بکەین کە دەفەرمێ لە بەهەشت و لە فردەوس لەوێن دەرچ هەیە غرفا یورا ظاهرها من باطنها
وباطنها من ظاهرها بەڵێ کە خۆی گەودفە ئولایکە یجزەونە الغرفەتە بیما صەبروا ئەوە شوێنێکی تایبەت کە لە دەرەوە ژوورەوە لێکتر دیارن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسی فەرمێن ئەوە بۆچێ فەرمووی لمن أطاب الكلام یەکەمین شت أطاب الكلام قسەی خۆشە قسەکانی پاکن قسەکانی لە ئاسێکی ڕەوشتی بەرزیە وأطعم الطعام وخواردنیدا بە هەژاران وأقام الصلاة وأقام بالليل والناس نيام والشو شو نوێژی کرد خەڵک لە خەودا بێتن بەڵێ خۆشەویستان شەو نوێژی نیشانەیە کە لە نیشانەی ساڵح بوون وەقامێکی گەورە بە خاوەنەکانی دەبەخشێتن وە خۆشەویستیش بە ژنومێر دەبەخشێ کە پێکەوە لە خزمەت خوا ئیسپاتی عەبدایەتی و بەندایەتی دەکەن لە خزمەتی دەوەستن بەڵێ پێویستە بەو چەشنە ژنومێردەکان بەخۆ دابێنەوە ماڵی خۆیان شەوەکانی خۆیان بە شەو نێژ ڕۆناک بکەن ئەو کاتە وەڵڵاهی خۆشەویستیان زیاد دەبێ ماڵیشیان خۆش دەبێ بەختەوەر دەبن و دڵقوندی و وەسوسەی شەیتان لەلایەن نادەکرێت. زۆر باشە مامۆستاگیان زۆر بە کورتی ئەگەر وەڵامی ئەوەم بیتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێنمایی داوە بە موسڵمانان دەفەرمێ نوێژ بکەن بەو شێوەیە کە من دەبینن نوێژەکەن تا چەند پێویستە عیبادەت و پەرستشەکانمان تا چەند پێویستە ببێتە بەوانەیەکی فێرکاری بۆ فێربوونی خاوخێزانمان یا ئەو مناڵانەمان کەوا هێشتا پەرستش و عیبادەتەکانیان لەسەر فەرز نەبووە بۆ هۆی بچووکی تەمەنیانەوە زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەوی فەرمووە ئومەتەکەی خۆی فێر کرد ئێمە زرەبێ مامۆستای باش منداڵەکانی خۆمان بین بەڕاستی دایک و باو ڕۆڵێکی گەورەیان هێنە ناو خێزان ئەگەر ئەوان بە جوانی خوا بپەرستن لەوانەوە بە جوانی خوا دەپەرستن منداڵەکانیان بە تایبەتی دایک دەتوانێت جوان لێیان ڕابێنیتن یەکێک لە ئافرەتە موسڵمانەکان دەربارەی بە ڕۆژبوونی ڕۆژی عاشورا بمان دەجێڕێت و دەفەرمێ ئێمە منداڵەکانی بچووکەکانی خۆمان لێ ڕادەهینە لەسەر ڕۆژوو و لە خوری یاریمان بۆ دروست دەکردن لە کاتێک کە باسی برسێتی تێنیتیان دەکرد بۆ ئەوی لێ ڕابێن لە بە ڕۆژ بوون کەواتە دایک و باوک ئەو مامۆستایانن کە منداڵەکانیان تەقلیدیان دەکەن هەروەکو لە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم هاتیە كل مولود يولد على الفطرة طبعا دایک و باوک دەیگۆڕن ئەگەرنا هەم بە فیترە پاکن لێرەدا دایک و باوک دەبێ خۆیان عیبادەتی خۆیان ڕاستکەنەوە بە شێوەیەکی جوان عیبادەتی خوا بکەن بەنێتی باش بەنێتێکی ڕاستی خوایی و پاشیان بەو چەشنە لە کتێبە شەرعیەکان نور بۆ عیبادەت دانراوە کە زیاد و کەمی تێدا نەکەن و لێشی لا نەدەن بە جوانی خواپەرستی بکەن و خواپەرستیەکەشیان بە جوانی لە کات و ساتی خۆی کە زارێکیان ئەبوو ڕێ ڕەحمەتی خوای لێ بینی پیاوێکی بینی کە سزە و ڕکوعی تاوان دەکرد فەرمی وەڵڵاهی ئەو پیاوە 6 ساڵە نوێژ بکە ئەگەر ئاوا بمرێ تۆبەی لێ نەکاتن لەسەر غەیری ئومەتی محەممەد حەشر دەکرێتن زاکە پێویستە عیبادەتی خۆمان ڕێک و پێک و دروست بکەین بۆی منداڵەکان لە ئێمەوە بە جوانی فێر بن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزناوی مامۆستا مەلا مەحموود محەممەد زانای ئاینی کە ئەم شەو لە سۆرانەوە لەگەڵمان بووی زۆر سپاسی بەڕێستانەکە مامۆستاگیان بینەرانی عەزیز و خۆشەویست سپاسی ئەوەش دەکەم کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.